لقمان جانسون سلكي بەداخەوە ئەمڕۆ بەرواری 15/6/2023 کاتژمێر 5:10 ئێوارە ئاگادار کراوێنە بەبوونی ڕووداوێک لە زۆری خنکان کە تیایدا دوو هاوڵاتی دانیشتو شاری هەولێرگەرەی فەرمانبەرانن لەگەڵ دوو هاوڕێتریان بە مەبەستی گەشت و گوزار سەردانی دەڤەری ئیدارەی سەربەخۆسۆرانیان کردبوو لە ڕووباری کانیمارە ناوگەلی عەلیبەگ دوو هاوڵاتی جانیان دەستدا بوو کە لەگەڵ دوو هاوڕێتر هاتبوون بەداخەوە بەهۆی پابەند نەبوون بە ڕێنماییەکانی بەرگری شارستانی و نەشارەزاییان لە شوێنی جوگرافیای شوێنەکە بۆ هۆکاری خنکانیان دەست بە جێتیمەکانمان دەستیان کرد بە گەڕان بە دوای دۆزینەوەی تەرمەکان کەمتر لە کاتژمێرێک توانیمان یەکێک لە تەرمەکان بدۆزینەوە و ڕەوانەی پزیشکی دادی سۆرانی بکەین و لەلایەن خانەوادەکەی وەربگیرێتەوە و گەڕان بە دوای تەرمەکەی تر بەردەوامە لە ئێستادا بەهۆی ئەوەی شەو داهات ناتوانین بگەڕین بەڵام لە بەیانیەوە ئینشاڵڵا دەست پێکەین و بە زووترین کات هەوڵ دەدەین تەرمەکەی تریش بدۆزینەوە. لقمان جانسون سلكي